هیتلەرەکەی تیکتۆک لە خەلیفان دەستگیر کرا. ئەو گەنجەی لە تیکتۆک ماوەیەک لەمەوە بەردەرکەوتوو. ڕاست و ڕەوان مەبەستی هەر کەسێک بۆیە. جنێوی پێدەدا و دەشی گوت من سەدام حوسێنی دووەم و هاوشەوەی ئادۆڵف هیتلەریشم. بەڵام ئەمڕۆ بە ڕێبەراتی پۆلیسی سۆران دەستگیرکردنی ئەو گەنجە تیکتۆکشەی ڕاگەیان. ئەردەوان خورشید ناوی ئەو گەنجەی سنووری قەزای خەلیفانە کە ئەمڕۆ لەلایەن پۆلیسی سۆرانەوە بەهۆی بێزارکردنی هاوڵاتیان و بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆی پڕ لە تەشیر و سوکایەتی و جنێو دەستگیر کرا. ئەو لە یەکێک لە ڤیدیۆکانیدا گوتوویەتی دەمەوێت ببم بە شیعە و چاوەڕوانی دەرفەتێکم. ئەو گەنجە هەمیشە خۆی وەکو هیتلەری تیکتۆک دەناساند و ڕۆژانە گرتەی ڤیدیۆی جیاوازی لە دژی خەڵک تۆمار دەکرد و جنێوی ناشرینی دەدا و هەڕەشەی دەکرد. بەڵام وا دیارە ئەو ئیمپراتۆریەی بۆ خۆی دروستی کردهبوو تەمەنی زۆر نەبوو. ئێستا لە ژووری زیندانە و چاوەڕێی بڕیارێکی دڵسۆزانەی دادوەرە.